کاتژمێر 11:30 شەوی ڕابردوو درۆن چەند جارێک بەسەر ئاسمانی کێڵگەی کۆرمۆر سوڕاوەتەوە و 10 بەجێ سیستمی ئاگادارکردنەوەی ڕادار زەنگی لێداوە و بۆ ئەوەی هێزە ئەمنیەکان و کارمەندانی ئەو کێڵگەیە ئاگادار بکرێنەوە. ئەوە بۆ سەرجەم تیمە ئەمنیەکان و هێزە ئەمنیەکان ئاگادار کرانێتەوە 10 بەجێ ئینزاری جۆری جی لێدراوە بۆ ئەوەی کارمەندان خۆیان حەشار بدەن لە نزیک کۆنکریتەکان ئەو دیوارە کە دروستکرا بۆ پاراستنیان. ئەمە باس لەوە بکەم ئەو درۆنە تایبەت بەو لەسەر ئەو شوێنە سوڕاوەتەوە کە پێی دەوترێت KM250 واتە ئەو بەشە نوێیە لە ساڵی 2021 دەستکراو بە دروستکردنی تایبەتە بە بەرهەمێنانی 250 ملیۆن پێ سێجار غاز. بەڵام دەست بەجێ لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەو سنوورە تەقەی لێ کراوە و درۆنەکە دیار نەماوە بەهۆی ئەوەی کە دنیا تاریک بۆ دیار نەماوە تاکو بەرەبەر چەند کاتژمێرێکیش بەر لە ئێستا هێزە ئەمنیەکان لە چواردەوری کێڵگەکە سوڕانێتەوە بۆ ئەوەی ئەگەر درۆنەکە کەوتبێت بە دوای پارچەی خۆت بە دوای ئاسەواری گەڕاون. ئەمە باس لەوە بکەم کێڵگای کۆرمۆر ڕۆژانە 500 ملیۆن پێ سێجار غاز بەرهەم دێنێت و ڕەوانەی لە ڕێگەی بۆڕی و ڕەوانەی چەمچەماڵی دەکات و بۆ وێزگەکانی کارەبا و بەشێکیشی ڕەوانەی هەولێر دەکات. لە ئێستادا حکوومەتی هەرێم سەرقاڵی نۆژەنکردنەوەی یاخۆ دروستکردنی بۆڕیەکی نوێیە لە چەمچەماڵ بۆ لە کۆرمۆر بۆ چەمچەماڵ پاش تەوابوونی بۆڕیەکی دیکە ڕادێکێشێت لە چەمچەماڵەوە بۆ هەولێر